زەوینێکی شەقار شەقارە ئەڵەی 100 ساڵە بێ ئاوە لەم یەزرەعوا بێسەمەرە دەستی ماندووی کرێکارە بازارێکی بێڕەونەقە چۆڵ و ڕووت و بێکڕیارە تەنیا شتێکە بۆ فرۆش دەستی ماندووی کرێکارە گۆڕستانی ئاواتەکان خەونەکانیشی هەژارە فەقیری نێو یەکەمیەتی دەستی ماندووی کرێکارە ڕووسووری نێو خانەوادە شەرمەزاری عەشقێ دوور قەرزاری نێو فامیلیەتی دەستی ماندووی کرێکارە لە نێو دەستیا پەنجەرەگەل سەربەرز و ڕۆشن و دیارە بەڵام خۆی پەنجەرەی نییە دەستی ماندووی کرێکارە سنسۆرەکانی نێو دەستی زبرە بۆ سنگی ئەو یارە تەنانەت گۆنای مناڵی دەستی ماندووی کرێکارە جیهان لەبێ ماچی بکە وشەی بەرابەری لارە تەنیا دەستێ سافی ئەکا دەستی ماندووی کرێکارە میوانە بەڕێزەکان نوێنەری حیزب و ڕێکخرا و لایەنە سیاسیەکان کادر و ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵە پێشمەرگە قارەمانەکان بەشداربوانی عەزیز بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی 1 مای ڕۆژی جیهانی هاوپشتی چینی کرێکار ڕێوڕەسمی ئەمڕۆمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی چینی کرێکار دەست پێ دەکەین پاشان چەند ساتێک بۆ یاد و بیرەوەری ئازیزی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و یەکسانی و بە تایبەتی گیانبەختکردوانی کرێکارانی شۆڕشگێر چەند ساتێک بە بێدەنگی دەوەستین ئێستا ڕێوڕەسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی چینی کرێکار دەست پێکەین ئێستاش بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەری سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و یەکسانی بە تایبەت کرێکارانی شۆڕشگێر چەند ساتێک بە بێدەنگی دەوەستین کمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی 1 مەی پەیامێکی بۆ ئامادەکردوین کە داوا لە هاوڕێ ئیدریس کلاودوزی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵاکەین با بفەرمێت بۆ پێشکەشکردنی پەیامەکەی هاوڕێ ئیدریس تکایە وێڕای سڵاو و ڕێز و بەخێراتنی میوانە خۆشەویستەکان بەخێر بێن بۆ مەراسمی ڕۆژی جیهانی کرێکار 1 مانگی مەی بەخێر بێن پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی 1 مەی ڕۆژی جیهانی هاوپشتی چینی کرێکار سەرەتا بە ناوی کمیتەی ناوەندی کۆمەڵە و لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو کرێکارانی کوردستان و ئێران بنەماڵەکانیان و چالاکانی کرێکاری دەکەین و هیواخوازین ساڵی داهاتووی بەردەم خەباتی بزوتنەوەی کرێکاری ساڵێکی پڕدەستکەوت بێت و ئەم چینە بەربڵاوە بە بتەوکردنی ڕیز و ئیرادەی خۆیان هاوتەریب لەگەڵ باقی بزوتنەوە سیاسی و کۆمەڵایەتیەکانی زیندوی کوردستان هەنگاوی گەورە لە پێناو دابینکردنی بژێوی ژیانیان و باشترکردنی گوزەرانیان هەڵبگرن هەروەها ئەمڕۆ بەم بۆنەیەوە
پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی خەباتکاری کوردستان بەڕەسمی بەهێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست دەبن کە لەلایەن خۆم و کمیتەی ناوەندی کۆمەڵەوە پڕ بەدڵ پیرۆزباییان لێ دەکەین و هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ بە ئاوات دەخوازین. ئەمساڵ لە کاتێکدا بەرەو پیری ڕۆژی 1 مەی ڕۆژی جیهانی کرێکاران دەچین کە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە خراپترین دۆخی مێژوویی لە بواری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی خۆیدایە. سپا تیرۆریستیەکەی کە 40 ساڵە خەڵکی ئێران و بەتایبەت ڕۆڵەکانی کوردستانی ترۆر دەکات بەڕەسمی وەک گروپێکی تیرۆریستی لە دنیادا ناسراوە. گەمارۆکانی سەر ئێران بۆ دەستبەرداربوونی لە پرۆژە زیانبارە خوێناویەکانی لە ناوخۆ و دەرەوە کاراتر کراونەتەوە. ڕێژەی هەناردەی نەوتی ئێران بۆ ژێر 1 ملیۆندا دەبەزێت لە کاتێکدا دەوڵەت بودجەی ئەمساڵی بە پشتبەستن بە فرۆشی ڕۆژانە 1,500,000 بۆشکە بەستووە. بێکفایەتی لە مدیریەتی قەیرانی پێش باران و پاش بارانەکانی ئەمساڵ و هەستانی سێڵا و لافاو کە بە پێی ئاماری خودی کاربەدەستانی ڕژیم 53,000 ملیارد تمەنی زیان لە خەڵکی لێ قەوماوداوە کە ئەمە لە بودجەی ئەمساڵی دەوڵەتدا لە بەرچاو نەگیراوە و تەنانەت داوای ڕۆحانی بۆ تەرخانکردنی ئەو بڕەپارەیە لە سندوقی پاشەکەوتی ئێران لەلایەن خامنەییەوە ڕەت کرایەوە. بە پێی هەواڵەکان تا دێت ڕێژەی خەسارەت و زیانەکانی ئەو سێڵاوانە بەرزتر دەبێتەوە. هێرشی کوللا لە باشووری ئێرانەوە مەترسی جددی بۆ سەر ئەمنیەتی خۆراکی ئێران خوڵقاندووە. کەمتەرخەمی و بێتوانایی کۆماری ئیسلامی لە دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکان بۆ لێقەوماوانی سێڵاوەکانی ئەمساڵ ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشیە گوازراوەکانی بەهێزتر کردووە. بە پێی ئاماری سندوقی نێونەتەوەیی پوڵ گەشەی ئابووری ئێران نەک هەر نەبووە بەڵکو 6% دابەزیوە. وەزیری ئابووری کۆماری ئیسلامی دانی بەوە داناوە کە ڕێژەی هەڵاوسان و بەڵاتە خۆماڵیەکەی واتەگرانی لەم ساڵدا دەگاتە 50%. بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و بەردەوام داخرانی ناوەندەکانی بەرهەمهێنان لە ئەنجامی سیاسەتە هەڵە و چەوتەکانی کۆماری ئیسلامی و پەیوەستبوونی کرێکارانی خاوەنکار بە خێڵ و لەشکری بەرفراوانی بێکاران ڕەنگە زیاتر لە هەر شتێک پێناسەی دۆخی خراپی ئابووری و ژیان و گوزەران بێت لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی. ساڵی پار ئامارەکان باسییان لە ژیان و گوزەرانی زیاتر لە 36 میلیۆن کەس لە ژێر هێڵی هەژاری دەکرد لە ئێران. ئەگەرچی لە ئێستادا ئامارێکی ورد لەو بارەیەوە لە بەردەستدانیە، بەڵام بە لێکدانەوەی دۆخی ئابووری ئێستای ئێران بێگومان ئەو ڕێژەیە لە هەڵکشاندا بووە و ئەمڕۆکە خەڵکێکی زۆرتر لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. گەشە و گەشانەوەی ئابووری هەر کۆمەلگایەک بەندە بە ئامادەیی کرێکاران لە شوێنی کارەکانیان و چالاک و کارابوونی ناوەندەکانی بەرهەمهێنان. بەڵام بە پێچەوانە ئەمڕۆکە لە ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ زۆرتر کرێکاران لە شوێنی کارەکانیان دەردەکرێن. سەرباری ئەوانش ساڵانە بەهۆی کەمتەرخەمی و بێبەرنامەیی و سیاسەتی ڕانتی کۆماری ئیسلامی بە ملیۆنان گەنجی ئامادە بەکار لە بەردەم بەڕیزی لەشکربەرینی بێکاران پەیوەست دەبن. ئەو ڕێژەکەمە لە کرێکارانیش لە هەموو لایەکەوە لەژێر گوشاردان. ساڵانە لە کۆتایی مانگی ڕەشەمە نرخی هەقدەستی کرێکاران بە ئامادەبوونی نوێنەری دەوڵەت و خاوەنکار و نوێنەری کرێکاران دیاری دەکرێت. بۆ هەمووان ڕوونە کە نیزامی کۆماری ئیسلامی و دەوڵەتەکانی هەموو کات پشتیوانی خاوەنکار بوون لە بەرامبەر کرێکاراندا و هەقدەستی کرێکاران بە پێی ستانداردەکانی خودی کۆماری ئیسلامی کەفافی ژیانێکی ئاسایی ناکات و هەموو بنەماڵەیەکی سێکەسی کرێکاری ئۆتۆماتیکەن لەژێر هێڵی هەژاریدا دەبن. زۆر جاران و وەک ڕوتینێکی لێ هاتووە کە ئەو بڕە هەقدەستەکەمەی کرێکارانیش بە چەندین مانگ بەدوا دەکەوێت و یەکێک لە داواکاریە سەرەکیەکانی کرێکاران وەرگرتنی هەقدەستە دواکەوتوەکانیانە. نەبوونی ئیمەنی لە شوێنی کار یەکێکی تر لەو کێشانن کە کرێکاران ڕۆژانە لەگەڵی دەستەویەخەن و ڕۆژ نییە هەواڵی مەرگ و گیان لە دەستدانی چەندین کرێکار لە شوێنی کارەکانیان بڵاو نەبێتەوە و دڵی هەموو دڵسۆزێکی بزوتنەوەی کرێکاری و بنەماڵەکانیان نەسووتێنێت.
بوونی ڕوانگەیەکی ئەمنیەتی و سیاسی بەرامبەر بەخواست و داواکاریە بەرحەقەکانی کرێکاران لەلایەن کۆماری ئیسلامی و دام و دەستگا داپڵۆسێنەرەکانی گرفتی سەرەکی کرێکاران و چالاکانی کرێکاریە. دژایەتی دام و دەستگاکانی ڕژیم لە هەناوی سەرکوتگەری ئەم ڕژیمە بەرامبەر بە کرێکارانەوە سەرچاوە دەگرێت. ڕژیمی کۆماری ئیسلامی تەنانەت ڕژیمێکی سەرمایەداریش بەو مانان نییە، چونکە هەر دەسەڵاتێکی سەرمایەداری ئەولەویەتی یەکەمی بەرهەمهێنانە، بەڵام دەبینین کە کۆماری ئیسلامی لە پەستا کارگە و کارخانەکان دادەخات و هەموو مەیلی ئەو سیاسەتە ئابووریە ڕانتیەیە بۆ هەرچی زۆرتر دزین و بەتاڵان و تاراجبردنی سەروەت و سامانی خەڵک. خواست و داواکاری کرێکاران بە خواست و داواکاری سیاسی لێک دەداتەوە و سەرباری یاسا دژە کرێکاریەکانی نیزامی کۆماری ئیسلامی بچووکترین هەوڵی کرێکاران بۆ پێکێنانی شۆڕای سربەخۆی خۆیان سەرکوت و دەمکوت دەکات. چالاکانی کرێکاری دەستگیر و دەستبەسەر دەبن و ئەشکەنجە دەکرێن. هەموو ئەمانە لەلایەک ئەمڕۆکە دەبینین کە حەشیمەتێکی زۆر لە خەڵکی کوردستان بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان پەرەوازە دەبن و ڕوو دەکەنە شار و ناوچەکانی دەرەوەی کوردستان، یان خۆت لەسەر سنوورەکان دەبن بە کۆمبەر. کۆمبەری جگە لە ڕەهەندی جەستەیەکەی کە کارێکی زەحمەت و ئەستەمە بۆ مرۆڤی ئەم سەردەمە، بەڵام بووەتە مەیدانێکی جەنگ و ڕۆژانە چەندین کۆمبەر بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی شەهید دەکرێن. ئەم ڕێژە زۆرە لە خەڵکی زەحمەتکێشی کوردستان کە ژیان و گوزەرانیان لە ڕێگەی ئەم کارە قورسانەوە دابین دەکرێن هیچ یاسایی کرێکاری نایانگرێتەوە. جیا لەوانش بوونی ڕێژەیەکی بەرچاو لە منداڵانی کار لە کارگە و کوورەخانەکان و لە کاتی ئەنجامی کاری قورس و تاقەت فڕوکێن کە دەبێت لە مەدرسە و پۆلەکانی دەرس یان لە یاریگاکان بن و چێژ لە سەردەمی مناڵیان ببینن، دیمەنی دزێوی دۆخی ژیانی کرێکاران و خەڵکی بەژمەینەتی ئێرانە. جیاوازی نێوان حەقدەست بۆ ژنان لە چاو پیاوان ڕەهەندێکی دیکەی سیستمی نادادپەروەر و دژەمرۆیی دەسەڵاتی سیاسی ئێران دەردەخات. ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە پیر و ئەو بەساڵە جوانانەی کە تەمەنیان سەر و 6 ساڵ و 70 ساڵە لە مەیدانە کرێکاریەکان و نەبوونی تەمەنی خانەنشینی بۆیان کە دەبێت پاش ساڵانێک ڕەنج و زەحمەت و کوێرەوەری باقی ژیانیان بحەسێنەوە، دیمەنێکی تری دزێوی سیستمی سیاسی کۆماری ئیسلامیە. فارسوتەنی مەرسیە خوێندن بۆ دۆخی ئابووری و ژیان و گوزەرانی خەڵکی ئێران بە گشتی و کرێکاران بە تایبەتی کۆتایی بۆ نییە، بەڵام ئەنجام و ڕێگاچارە بۆ دەربازبوون لەم قەیرانانە و ئەم دۆخەی کە خەڵکی ئێرانی تێدا قەتیسە چییە؟ بێگومان سەبەبکاری سەرەکی و خوڵقێنەری ئەم دۆخە ڕژیمی کۆماری ئیسلامیە. خەڵکی ئێران بۆ دەربازبوون لەو قەیرانە ئاڵۆز و بەرفراوانانە چارەیەکی دیکەیان جگە لە تێکەوە پێچانی ئەم ڕژیمە نگریسە دژەمرۆیی و سەدە ناوەڕاستیە نییە. گۆڕان لە دۆخی ئابووری ئێران بەبێ گۆڕانی گەورە و جددی لە سیاسەتی ئێراندا نایەتە دی و ڕێگەی ئەم گۆڕانەش بە بازدان بەسەر تەرمی کۆماری ئیسلامیەوە تێپەڕ دەبێت. کۆمەڵەی شۆڕشگێڕ وەک ڕێبەری باڵی چەپی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات هەموو کات پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی کرێکاری بووە لە کوردستان و لەو بڕوایەدایە کە لێکەڵپێکان و یەکگرتووی بزوتنەوەی سیاسی و مەدەنی و سنفیەکان کۆی بزوتنەوەی گشتی کوردستان بەهێزتر دەکات و بۆ ئەو مەبەستەش لە هیچ هەوڵێک لەو پێناوەدا درێغی نەکردووە و نایکات. بە پێچەوانە بە ئیبتکار و داهێنانەکانی خۆی بە ڕێبەر و ڕێکخەر و پێشەنگ و یارمەتیدەر و پشتیوانی ئەو بزوتنەوانە دەزانێت. کۆمەڵەی شۆڕشگێڕ وەک هەمیشە خۆی بە پشتیوان و داپۆکیکاری ڕاستەقینەی مافەڕەوە و بەرحەقەکانی کرێکاران لە کوردستان دەزانێت. پشتیوانی لە مافە سنفیەکانی کرێکاران هەل لە ڕەخساندنی هەلی کار و دابینبوونی حەقدەستی گونجاوەوە بگرە تا ئازادی چالاکی سنفی و ڕێکخراوەیی کرێکاران و کۆتایی بەگرتن و ئەشکەنجە و ئازاری کرێکاران و چالاکانی کرێکاری تا پارێزراوی و ئەمنیەتی شوێنی کار و جێگیربوونی یاسای پێشکەوتن خوازانەی سەردەمیانە بۆ چەسپاندنی مافی کرێکاران لە یاسای بنەڕەتی وڵاتدا لەگەڵ کرێکاران و بۆ کرێکارانە. ئاراستەی ڕووداوەکان ڕۆ و لاوازی و دابەزینی هێزی سەرکوتی کۆماری ئیسلامی دەڕوات.
ئەمە هەل و دەرفەتێکی زێڕین و مێژوویە بۆ هەموو خەڵکی بەژمەینەتی ئێران و لەسەر و هەموویانەوە کرێکاران و زەحمەتکێشان بۆ تێکەوە پێچانی یەکجارەکی نظامی دژە کرێکاری و دژە مرۆیی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕوخانی دەسەڵاتی نگریس و دژە کرێکاری کۆماری ئیسلامی نزیکە. لە کۆتاییدا جارێکی دیکە 1 مەی ڕۆژی جیهانی هاوپشتی کرێکاران لە هەموو کرێکارانی کوردستان بنەماڵەکانیان لە چالاکان و هەڵسوڕاوانی کرێکاری و بەگشتی هەموو خەڵکی زەحمەتکێش و چەوساوەی کوردستان پیرۆز دەکەین. بە یەکێتی و هاوخەباتی هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستان ڕژیمی کۆماری ئیسلامی وەدەردەنێن و ڕێگە بۆ وەدیهاتنی ئازادی و دادپەروەری هەموار دەکەین. نا بۆ چەوسانەوە بەڵێ بۆ ئازادی سەرکەوێ بزوتنەوەی ڕەوای کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان. کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران 1 مەی 2019 زاینی بەرامبەر لەگەڵ 11 گوڵانی 1398 هەتاوی. بەسپاس. کۆڕی بانگەوازی کۆمەڵە چەند تابلۆیەکی هونەریان بۆ ئامادەکردوین کە لەم بەشە لە ڕێوڕەسمەکەمان داواکەین لە هاوڕێ سەرکەوت مەولودی وێڕایی کۆڕەکە با بفەرمن بۆ پێشکەشکردنی تابلۆی هونەری. هاوڕێ سەرکەوت و کۆڕی هونەری بانگەواز فەرموون تکایە. شافون الأضرياء ومن دريا الفروشكار شافون الأضرياء ومن دريا الفروشكار ذلك أسويا أسويا وترشدا ذلك أسويا على الجهاد أبداكينا على شۆڕشگێڕی نكلر على الجهاد أبداكينا على شۆڕشگێڕی. لە ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵاتەوە پەخشانێکیان ناردووە کە پێشکەشتان دەکرد. ناوی فواد بۆ هەمیشە گرەی خواردووە بە ناوی بەشمەینەتاڵی کوردستانەوە. ناوی ئازادی بۆ هەمیشە لکاوە بە شۆڕشی چەوساوانەوە. ناوی کرێکارە و بۆ هەمیشە لکاوە بە زەحمەتکێشان و دەنگی یەکسانی خوازانەوە. 1 مەیە و ئێمە هێشتا کە یەکەم دەنگی سەر شەقامین، یەکەم پلەی یەکسانی، یەکەم دەنگ بۆ هەڵبڕین، یەکەم هەنگاو بۆ بەرابەری، ئێمە کرێکارین. لە مەیدانی چەوساوانە، لە خانووی هەژارانە، ئێمە یەکەم دەنگی ڕاپەڕینین. دژی زڵم و زۆر و قینین، ئێمە یەکەم هەنگاوی ئینسانین. بۆ بەختەوەری و یەکسانین، دەبا بڕوخێ دیواری سەرمایە، هێزی ئینسانی ئێستا کە لە پێشایە. دەڕوخێنین دیواری ستەمەکان، چ شتێک خۆ ناگرێ بەرامبەر هێز و ورەکان. کرێکاری بەشقوراوین، دەم هەڵدەبرین
خوازیاری یەکسانین ئارەق بە ئارەق داتکین لە ڕەنجی ئینسان لێتەژین گیانی ئێمە کاڵایەک بوو بۆ زیادی سەرمایەی ئێوە بەسەرچوو سەرمایەتان هەرستەم بوو ڕەنجی ئێمەی تیا بەسەرچوو بەڵام ئێستاکەی تر ناهێڵین زوڵم و ستەم گیانی ئینسان کاتەمایە بۆ پێکهێنانی سەرمایە ئێمە ئێستاکە کرێکاران تین دەدەینەوە بانگەوازی شۆڕشمان ئاڵای کۆمەڵەش هەڵدەکەین دەرمان پڕۆپڕ بەرز دەکەین یەکی مەیە و دەست پێ دەکەین جیهانی یەکسانی ساز دەکەین زۆر سپاس بۆ هاوڕێ کاروان لە ناوخۆی ڕۆژهەڵاتەوە لەم بەشە لە ڕێوڕەسمەکەمان تابلۆیەکی تری هونەریمان ئامادە کردووە کە لەلایەن کۆڕی بانگەوازەوە بە سەرپەرشتی هاوڕێ شۆڕش ڕەزایی پێشکەشتان دەکرێت هاوڕێ شۆڕش و کۆڕی بانگەواز تکایە فەرموون بۆ پێشکەشکردنی ئەم سرودە لەبەرێ بەیانی یەکی ئایارە بۆ باشەی پوری کۆمۆندا کراو تا کارگەرانی جیهان سەراسەر هەستێ و ڕامەڵێ نەکباتی یەکسەر بەیادی بەزی کۆمۆنارەکان کە هەوڕیان هێنا ئاڵای شۆڕشمان بەری بەیانە بەیانی ئەیان جەژنی یەکێتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیان جەژنی یەکێتی چینی کرێکار لەم بەشە لە ڕێوڕەسمەکەمان حیزبی دموکراتی کوردستان پەیامێکی بۆ ئامادە کردوین کە داوا لە بەڕێز کاک حەسەن شێخانیەکەین بافەرمێت بۆ پێشکەشکردنی پەیامەکە کاک حەسەن تکایە ئامادەبوانی بەڕێز سڵاوێکی گەرمی خەباتکارانەتان پێشکەش لەلایەن حیزبی دموکراتی کوردستانەوە خۆمان بە خوشحاڵ دەزانین کە لەم ڕێوڕەسمەدا لەگەڵتان بەشدارین بەڕێز ڕێبەرایەتی کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران وێڕای سڵاوێکی شۆڕشگێڕانە بە بۆنەی 1 مای ڕۆژی جیهانی کرێکارانەوە گەرمترین پیرۆزبایی خۆمان پێشکەشی ئێوە و هەروەها هەموو کرێکارانی کوردستان و ئێران دەکەین و ئاواتەخوازین شاهیدی ڕزگاری کرێکاران لەژێر ستەم و چەوسانە بین لە دوای ڕێنسانس و هاتنە ئارای بیرۆکەی ئۆمانیزم هیوای ئەوە هەبوو کە مرۆڤ ببێتە ئامانجی سەرەکی و نیهایی و سەرمایە و تێکنۆلۆژی لە خزمەت مرۆڤدا بن بەڵام بخابن لە ڕەوتی گەژەی مۆدێرنیزاسیۆندا عەقڵی ئامرازی زاڵ دەبێ و مرۆڤ دەکەوێتە خزمەت سەرمایەوە واتە مرۆڤ لە ئامانجەوە دەبێتە ئامراز هەر ئەمە شوای کرد کە فیلسوف و بیرمەندانی مرۆڤتەوەر زاڵبوونی عەقڵانیەتی ئامرازی لە نێو مۆدێرنیتەدا بە شێوەیەکی ڕادیکاڵ ببەنە ژێر پرسیار و ڕەخنەی لێ بگرن کارل مارکس پێشەنگی ئەو بیرمەندانەیە کە لەم خانەیەدا جێدەگرن ڕەخنە لە ئامرازگەرایی و سەرمایەتەوەری سەرمایەداری هەوێنی بیری گرامشی و بیرمەندانی مەکتەبی فرانکفۆرت و هابێرماس و هەتا دوایی بوو ئەم کارە فکریانە
وێرای خەباتێکی عینی توانی ژیانی کرێکاران لە جیهانی پەرەسەند و باشتر بکە بە چەشنێک کە ژیانیان لەگەڵ خۆناغەکانی سەرهەڵدان و سەرەتای سەرمایەداری پیشەسازیدا بەراورد ناکرێت، بەڵام دۆخەکە لە وڵاتانی پەرەنەسەندووی وەک ئێران بە شێوەیەکی دیکەیە. لە ئێراندا چینی کرێکار لە هەژارترین توێژەکانی کۆمەڵگەن و بەتایبەت لە ماوەی ساڵی ڕابردوودا دۆخی ژیان و گوزەرانیان زۆر خراپتر بووە. هەرەمەش وای کردووە کە چینی کرێکار لە ناڕازیترین و گۆڕانخواستترین چینی و توێژەکانی کۆمەڵگەی ئێران بن و لە ئاکسیۆنی پەیتاپەیتای ئێعتیرازیدا چالاکانە پەیوەندیەکانی سیاسەت و ئابووری ئێرانیان بە چالش کێشاوە. لە ئابووری نەخۆشی ئێراندا کرێکاران بەتوندی دەسەوسێنەوە و لەژێر باری بژێوی ژیاندا پشتیان چەماوەتەوە. گۆڕان لەم دۆخەدا گرێدراوە بە گۆڕان لە بیاوی سیاسیدا، چونکە ئابووری داتەپیوی ئێران قوربانی سیاسەتی کۆماری ئیسلامیە. ئابووری ئێران سوبسیتی سیاسەت دەدا و تا ئەمڕۆ کە بەردەوام بێ هیوای باشبوونی دۆخی ئابووری ئێران لە تراویلکەیەک زیاتر نییە. تێپەڕین لە دۆخی قەیراناوی ئابووری و سیاسی ئێران گرێدراوە بە هاوخەباتی هەموو بزوتنەوە کۆمەڵایەتی و سیاسیەکانی ئێران. تەنیا لە سایەی یەکگرتوویی و خەباتێکی هەمەلایەنە دەکرێت بە گۆڕانێکی چەشنی و نەوعی لە ئابووری و سیاسەتی ئێراندا هیوادار بین. ئەمڕۆ لە ئێراندا دۆخێک لە ئارادایە کە ئەگەر فشارە دەرەکیەکان کە بەرهەمی سیاسەتی کۆماری ئیسلامین لەگەڵ حرەکەتی ئێعتیرازی بەربەرینی جەماوەری ئاوێتە بن، ئاسۆی گەیشتن بە مافەکان زۆر ڕوونتر دەبێ و لە ئەگەرێکەوە دەبێتە واقع. حیزبی دموکراتی کوردستان بەڕێز و سپاسەوە. زۆر سپاس بۆ کاک حەسەن شێخانی ئەندامی کمیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستان. سپاس. لەم بەشە لە ڕێوڕەسمەکەمان دوا بەرهەمی کۆڕی بانگەوازی کۆمەڵەتان پێشکەش دەکەین کە داوا لە هاوڕێ سعدی معزز دەکەین با فەرمێت دوێ ڕای کۆڕەکەی بۆ پێشکەشکردنی ئەم تابلۆ هونەریە. هاوڕێ سعدی تکایە. دەنگاتەوە لە دنیا لە هەر شوێنێ دەست پێ بگە ئاڵا هەڵگری بێ باکین داواکاری دنیای پاکی دنیای بێتە وزانەوە حکمی بەدازگەدانەوە حکمی سووری کرێکاران سۆسیالیزمە ئاسۆیان ڕووخاندنی چەوسێنەران ڕووخاندنی چەوسێنەران پێشمەرگەی کرێکارانین پشتیوانی جوتیارانین پێشمەرگەی کرێکارانین پشتیوانی جوتیارانین کۆمەڵەی زەحمەتکێشانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کۆمەڵەی زەحمەتکێشانی پێشمەرگەی شۆڕشگێڕانی گیان فیدای بەژمەیدەتانی بژنا بەستین بە بێگانە هێزیگەر پشتیوانمانە لەسەر مافی گەلان سووری بەرگی بێوتان دەلووری هێزیگەر پشت دەستوری هێزیگەر پشت دەستوری پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کۆمەڵەی زەحمەتکێشانی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران بە بۆنەی ڕۆژی 1 مەی ڕۆژی جیهانی هاوپشتی چینی کرێکار ڕاگەیاندنێکیان بڵاو کردوێتەوە پشتیوانی خۆیان لە بزوتنەوەی کرێکاری کردووە کە جێی سپاس و پێزانینە.
لەم بەشە لە ڕێوڕەسمەکەماندا دەستێک لە کچان و کوڕانی ئازا و خوێنگەرم بە ڕەسمی دێنە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و چەکی پڕ لە شانازی کۆمەڵا دەکەنە شانیان. ئەم دەستەیە لە هاوڕێیانمان لە ژێرناوی پەلی شەهید شوان چەکدارە بنەوە کە چەک و کارتی پێشمەرگایەتی لەدەست هاوڕێ عەبدوڵڵا نووری وەردەگرن کە داوا لە هاوڕێ عەبدوڵڵاکەم با بفەرمێت بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی کارت و چەکی پێشمەرگایەتی بۆ هاوڕێیانەمان. هاوڕێ عەبدوڵڵا تکایە. بژی کۆمەڵە، بژی کوردستان، بژی سوسیالیسم. 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 بژی کوردستان، بژی سوسیالیسم. بژی کۆمەڵە، 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 بژی کوردستان، بژی سوسیالیسم.
بژی کۆمەڵە بژی کوردستان بژی سۆسیالیست بژی کۆمەڵە بژی کوردستان بژی سۆسیالیست بژی کۆمەڵە بژی کوردستان بژی سۆسیالیست کۆمەڵە بژی کوردستان بژی سۆسیالیست بژی کۆمەڵە بژی کوردستان بژی سۆسیالیست هاوڕێ ئیسماعیل ئەحمەد نەژاد بژی کۆمەڵە بژی کوردستان بژی سۆسیالیست 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 ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین
وقوتابین و لە فێرگەی شۆڕشین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین نەسلی تازەی تێگەیشتووی ئەم گەلەین نەسلی تازەی تێگەیشتووی ئەم گەلەین ئێمە شاگیردانی فێرگەی کۆمەڵەین ئێمە شاگیردانی فێرگەی کۆمەڵەین ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین ئێمە کوردین و بە کوردی فێرە بین ئێمە کوردین و بە کوردی فێرە بین خوێندەوار و ژیر و شۆڕش گێرە بین خوێندەوار و ژیر و شۆڕش گێرە بین ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین فێرە بین ڕێگای خەبات و کۆڵەدان فێرە بین ڕێگای خەبات و کۆڵەدان تێدەکۆشین بۆ هەموو جەمساوەکان تێدەکۆشین بۆ هەموو جەمساوەکان ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین بۆ نیزامی تازە دامەزرێنەرین بۆ نیزامی تازە دامەزرێنەرین دش بە فەرهەنگی ڕەشی چەوسێنەرین دش بە فەرهەنگی ڕەشی چەوسێنەرین ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین وقوتابین و لە فێرگەی شۆڕشین بژی کۆمەڵە بژی کوردستان بژی سوسیالیسم هەڵگری ئەم کارتە خەباتکارێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە باڵی چەکداری بزوتنەوەی ڕەوای گەلی کورد، پاڵپشتی خەباتی کرێکاران و زەحمەتکێشان و جێگەی بڕوا و متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. تکایە ئێوەش یارمەتی بدەن و کارهاسانی بۆ بکەن. ئەمە نووسراوەی پشت کارتی پێشمەرگایەتی کۆمەڵەیە و بە کورتی پێناسەی پێشمەرگەی کۆمەڵە دەکات. پیرۆزبایی دەڵێن بە هاوڕێیانمان کە کارت و چەکی پڕ لە شانازی کۆمەڵەیان کردە شانیان. خۆشەویستان، بەشی یەکەمی ڕێوڕەسمەکەمان کۆتایی پێهاتوو. سپاستانەکەم کە هەتا ئێستا بەشدار بوون. بەشی دوی ڕێوڕەسمەکە بریتیە لە پەزیرایی، هەروەها پیرۆزباییکردن لە هاوڕێیانمان. دەستان خۆش بێ و سپاس بۆ بەشداریتان. لەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەوڵەتی تیژ